سڵاوتان لێبێ بەڕێزان بەشێک لە مامۆستایان و فەرمانبەران گردبوونەتەوە بۆ ئەوەی بەیاننامە و داواکاری خۆیان بگەێنن. دەمەوێت بەنامەم جارێ لەگەڵ ئەو مامۆستای فەرمانبەرانە بکەم زانم هۆکاری گردبوونەوەکان چییە، بە تایبەت هەندێکیان کە وەکو دەڵێن لە ماوەی ڕابردووە سەردانی بەغدایان کردووە لەگەڵ کۆمەڵی بەرپرسی عێراقی کۆبوونەتەوە و هۆکاری جیایەتی هەندێک لەلایەنی دەسەڵات بۆ ئەو بڕگەیەی کە لە بودجەیە باسی گەڕانەوەی لە سەعاتدەی پاشەکەوتەکات بزان بۆچی جیایەتیەکرێت لە مامۆستایان و فەرمانبەرانە پرسم ئێوەش بینەری وەڵامەکانیان بنفەرمێن. مامۆستا سڵاوت لێبێ هۆکاری کۆبوونەوەی ئەمڕۆی مامۆستایان بۆچی بوو؟ سڵاوتان لێبێ. لە ڕاستی ئەمە خۆی دەرخەری ئەوەیە کە خەڵکی هەرێمی کوردستان و مامۆستایان و مامۆستای فەرمانبەران هیچی وا و ئومێدێکیان بەم دەسەڵاتە سیاسیە نەماوە کە بە مەنتیقی هێز خۆی ناوناوە حکومەت و ڕوومان لە بەغا کردەوە بۆی بتوانین لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە ئەو زوڵم و سەمەی کە لە مامۆستایان و فەرمانبەران کراوە جارێکی تر بۆمان بگێڕنەوە. ئەو مافانەی خەڵکی هەرێمی کوردستان مامۆستایان و فەرمانبەران کە لەسەر حکومەتی هەرێمە حکومەتی بەغا بتوانێت لە بودجەی ساڵی 2023 ڕێی بکاتەوە. مامۆستا ئێستا بینین خواستی بەشێکی زۆر لە فەرمانبەران مامۆستایان ئەوەیە کە موچەکان بچێتە سەر بەغدا. هۆکار چییە ئێستا پەنا بۆ بەغدا؟ بابەتەکە ڕوونە لە ماوەی 32 ساڵی ڕابردووە حکومەتی هەرێم وێنەیەکی زۆر ناشرینی پیشانداوە بۆ تەنها جارێک نەیتوانیوە چۆنەڵی بەرژەوەندی و خواستە تایبەتیەک حیزبیەکانی بخاتە دوای مافی خەڵک و هەرێمی کوردستانەوە. یعنی هەمیشە ئەو ئیشی بۆ حیزب کردو، ئیشی بۆ ئەو خەڵکانە کردو کە لە خۆی نزیکە. بەم 32 ساڵەی تەمەنی حکومەتی هەرێمی کوردستان خەڵکی گەندوتە ئەم بێ هیوایی کە چۆنڵی باوەڕ هیوایەکیان بە حکومەتی هەرێمی کوردستان نەمێنێ و ڕوو لە بەغا بکەن. مامۆستایەوە سەبارەت بە گەڕانەوەی پاشەکەوت و موچەکانتان کە ئێستا لە پرۆژە یاسای بودجەی عێراق هەیە و هەندێک لایەن دژایەتی ئەم خاڵەکەن کە پاشەکەوت بگەڕێتەوە لەسەرەوەڵێت. وڵا بەداخەوێمە بەڕاستی چاوەڕێوەمانە کرد کە کاتێک حکومەتی عێراقی بڵێن لەسەر ئەوەیە کە لە سەعاتدەی پاشەکەوتی موچە لە بودجەی با بڵێن نوێ جێگە بکاتەوە حکومەت هەرێمی اعتراضیە بێەوە ئەمە بە ڕێژەیەکی کەم بزانێەوە داوا بکە کە ڕێژەیەکی زۆر زیاتر حساب کردی بۆ خەڵکی هەرێمی کوردستان. بەڵام خۆتان نەزانن بە شێوەیەکی عەلەنی و بەبێ حاشا کەوتنە دژایەتیکردنی ئەوەی کە تەنها ئەو بڕگە بچووکەی کە لە بەرژەوەندی و مەسلحەتی خەڵکی هەرێمی کوردستانە بسڕێتەوە. بۆ ئێمە ینی بەڕاستی ڕوومان لە بەغا کردەوە باوەڕ و هیوایەکمان بە حکومەتی هەرێمی کوردستان نەماوە. هۆکاری گردبوونەوەی ئەمڕۆتان مامۆستایان و فەرمانبەران بۆچی؟ وەڵا تەمان هۆکاری گردبوونەوەی ئەمڕۆمان ئەوە بوو کە ئێمە بەڕاستی داواکاریەکانمان بگەینە بەغداد و بۆ بە نوێنەرازی چەند کەسێک کە چوونە بەغا و معاناتی خەڵکی و هەرێمی کوردستان فەرمانبەرانی هەرێمی کوردستانیان باس کردووە لای حکوومەتان لای کاربەرستانی عێراق و لەگەڵ سەرۆکوەزیران و هەروەها بۆ ئەوەی کە بەڕاستی فەرقی مواطنێکی عێراقی و هەرێمی کوردستان نەکرێت. یعنی لەمە بەدوا کە بودجە پەسەند کرا ئێمەش وەکو عێراق بەشدار بین لە داهاتەکانی عێراق و لە هۆکار چییە؟ فەرمانبەرانی هەرێم مامۆستایان بەگشتی ئێستا خواستیانەوەی موچەکانیان بچێتە سەر بەغدا. وڵی قوربان لەبەرەوەی ئێمە ستەممان لێ ئەکرێت لەلایەن ئەم دوو حیزبەوە بە هەموو شێوەیەک ئەوە لە کۆتایی ڕارمان 32 ساڵ حکومڕانی ئەمان تاکو ئێستا کە ئێستا احترافیان پێ ناکرێ و قانون و هەموو شتەکانیان هەڵوەشاوەتەوە، بەڵام ئێستاش خۆیان سەپاندووە ئەیانەوێ ئەو پارانەی کە لە بەغا بێ خۆیان سەرفیکەن بیخۆن بەڵام نەیدەن بە موچە خۆران. بۆیە ئێمە بەڕاستی دەمانەوێ کە بەڕاستی حکوومەتی بەغا لەسەرمان بەجواب بێ وەکو مواتینێکی خۆی سیرمان بکات. سەبارەت بە گەڕانەوەی پاشەکەوتی موچە کە هەندێک لەلایەنەکانی دەسەڵات دژایەتیەکەن ئێوە لەسەر ماڵێن. وەڵا قوربان ئێمە بە هەموو شێوەیەک ئێمە ئامادەین خۆمان تەسحیە بین لە پێناوی ئەوەیە کە ئەو موچە پاشکەوتکرانەوەن بۆ بگەڕێتەوە حتا لە بەرزکردنەوە لە 2014 پلەمان بۆ بەرز نەکراوەوە. بەڕاستی ئێمە مستحقین کە پلەکەمان بۆ بەرزکردەوە موچەمان لە کاتی خۆی ئابادی. عێراق مانگی 6 وا دەستی بە موچە کرد تاکو ئێستا هەرێمی کوردستان بڕیاری نەداوە موچەی مانگی 5 ئێمە هاتوین بۆ ئێرە تاوەکو بەم ئەندام پەرلەمانانە بڵین بیریان بخێنەوە کاتی خۆی کەبوون بە نوێنەر پێشەوەی هەڵبژێرێن چەنەها وعدیان بە خەڵکیدا کە لەگەڵ هەڵوێستی خەڵکان لەگەڵ چینی فەقیر و هەژاران لەگەڵ مافەڕەواکانی خەڵکان ئەمڕۆ هاتوون بیریان بخێنەوە کەوا هەلێک هاتووەتە پێشەوە داوایان لێ ئەەکەین دەنگ بن بەو بڕگە و مادانەی کەوا لە بەرژەوەندی چینی فەرمانبەر و خەڵکی کوردستانە. هۆکار چی ئێستا بینی مامۆستایان فەرمانبەرانی هەرێم بەگشتی خواستیانەوەی کە موچەکانیان بچێتە سەر بەغدا ئەمە بۆ هۆکارەوەی خەڵک سیقە و متمانەی بە حکوومەتی هەرێمی کوردستان نەماوە. متمانە نەماوە. ئێمە ئەزمونمان هەیە لەگەڵ حکوومەتی هەرێمە ئەوەی کورد بێ ئەوەی فەرمانبەر بێ لە وڵاتە
بێگومان وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی کوردستانە ناسێ کە چی نەکرد بەرامبەر خەڵکی خۆی. مامۆستا ئێستا بڕگەیەک لە پرۆژە یاسای بودجە پێشنیار کراوە کە گەڕانەوەی هەندێک لە پاشەکەوتە لەلایەن هەندێک حیزبی دەسەڵاتەوە دژایەتیە کرێ لەسەر ماڵێنج. وەڵا ئەوە شتێکی چاوەڕوانکراوە ئەوەی کە بە فەرمانبەر و بە خەڵکی کوردستانی کردووە هەرە و دوو حیزبن شێیە ئەوە هەر شتێکە یعنی هەموو کە زەیزانێت چاوەڕوانکراوە و هیچ چاوەڕێشتی و هەروە لەوانەیەکرێت ئێمە گەر چاوەڕێشتی باشمان لێ بکردینای ئەمڕۆ نەیە هاتینە ئێرە خەڵکی کوردستان داوای ئەوەی نەیەکردکەوە حکوومەتی عێراق سەرپەرشتی موچە و بودجەی بکات. مامۆستا سڵاوت لێبێ هۆکاری کۆبوونەوەی ئەمڕۆتان مامۆستایان و فەرمانبەران چی بوو لێر؟ سەرەتا بەناوی خوای گەورە توانم بڵێم لە چەندین هۆکارایی یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە ڕای کوردیش و عێراقیش بزانێت کە مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەو ستەمەی کە لێیان کراوە تا سەر ناچێتە سەر بۆ سەرانی دەسەڵات و فەرمانبەران و مامۆستایان و موچەخۆران هەرگیز لەو زوڵم و خیانەتەی لیان کراوە بێدەنگ نابن و بە دوای مافەکانیان ئاگەڕێن. ئەمە یەک دووەم ئێمە لە سەردانێکمانە چەند ڕۆژی پێشوو کە چوین بۆ بەغا لەگەڵ پۆلێک لە کەسایەتیەکانی یاسایی و سەربازی و بڕیاردەر و مەرجەعیەتی کە دانیشتین نەک تەنها چەند بەڵێنێ هەندێ بەڵێنمان وەرگرت کە هەبوو بە هەموو شێوەیەک لە پەرلەمانی عێراق هەموو ئەندام پەرلەمانەکان سوورن لەسەر ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش هاوڵاتیەکی عێراقین ئەوان عێراقین بەڵام کورد دووجار عێراقیە لەبەر ئەوەی یەک کووردە دووەم عێراقیە یعنی دووجار عێراقیە ئەبێ مافەکانیان پارێزراوە بێ هەم لە گەڕانەوەی پاشەکەوتی موچە هەم لە بەرزبوونەوە هەم لە یەکخستنی خانە نشینی زۆر خاڵیتر هەیە ئەوە لە یادداشتنامەکەیە باسی کرابوو لەوێ بەڕاستی ئەوەی کە ئەوان کردیان 32 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە بەداخەوە ئەوە ئاڵێم 32 ساڵە ئێمە ستەمان لێ ئەکرێ کەسێکی تر هاتە مەیدانەکە و بێ پارێزگاری بکە و سەکە بستامەکە نێڵن ستەمان لێ بکرێت. مامۆستا هۆکارچی ئێستا بەشێکی زۆر لە مامۆستایان و فەرمانبەرانی هەرێم خواستیانەوەی کە موچەکانم بچێت سەر بەغدا یاخود هۆکارچی بوو ئێوە پەناتان بر بۆ بەرپرسە عێراقیانە ینی لە بەرپرسانی هەرێمەوە دەستان پێنە. بەڵێ بۆ پرسیاری یەکەمت هۆکار چییە فەرمانبەران حەزەکەن بچێتە سەر بەغا لەبەر ئەوەی حکوومەتی ناوەند و بەغدا دەوڵەتێکی موساساتیە هەتا ئێستا ئەگەر ڕۆژێ وەکو یەکێ لە دانیشتبوون لە کۆبوونەوەیەکە وتی نەموچەی من بڕاوە نەموچەی من پاشەکەوت کراوە نەموچەی من پلە بەرزبوونەوە مۆسێنراوە چونکە ئەگەر هی من بێ وەڵڵاه ئەیان سووتێنم لەسەر پشتیان دەرێنم. ئێوەی فەرمانبەر و موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ بێدەنگن بێدەنگ مەبن ئێمە ژەکەتانن لێیانە سەنین دڵنیا بن لێیانە سەنین بۆ ئەوەیە چونکە موچە لە کاتی خۆی ئادرێ یعنی لە پێشێنەکان هاوڵاتیان لە پێشێنەکان سوودمەند دەبن هاوڵاتیان لە زەوی نیشتەجێبوون سوودمەند دەبن هاوڵاتیان ینی حسابی هاوڵاتی بۆکرێ نەکو چۆن ئەڵێ لێرە وەکو ڕۆبۆتێ وابزانن ئەم هەموو هاو نیشتیمانیانە ئەمە فەرمانبەرانە ڕۆبۆتن ئەوان ئەزانن کە فەرمانبەر ڕۆبۆت نییە فەرمانبەر ئەو چین دەزیینویە کە خزمەتی میلەتەکە و ئەوانێکی کە ئێستا لە باڵا دانیشتون ئەو چینەن کە بەس ئیشیان ڕوتانوێ وەکو جرجێوان جرج وەکو جرجێوان یعنی ئەوەنە قێزەونن لە داهاتی میلەت سەروەتی نیشتیمان بۆ گەنەکەنەوەی خۆن. خاڵی سەرەکی جەختکردنەوە بوو لەسەر جێگیرکردنی گەڕانەوەی لە سادەی موچە پاشەکەوتکراوەکان لە بودجەی فێدرالیدا ئەوە خاڵێکی سەرەکیە. مامۆستا هۆکارچی ئێستا خواستی زۆرینەی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمەوەی کە موچیان بچێتە سەر بەغدا بۆچی نایانەوە موچیان لەسەر هەرێم؟ لەبەرەوەی عێراق چەند ساڵە لەگەڵ ئەوەی کە قەیرانی دارایی جیهانیش بووە بەڵام هیچ مانگی کێشە بۆ موچەخۆران دروست نەبوون ئەوە هۆکارێکی سەرەکیە. یعنی متمانە بە حکوومەتی ئێرە نەماوە کە تەنانەت ئەگەر بودجەش وەکو خۆی بێت بەشی موچە بکە بە شێوەیەکی تەندروست موچەدا بەش بکرێت. وابزانم خۆمان چەند ساڵێ پێش ئێستا لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیا گوێمان لە قسەکانی ئاشتی هەورامی بوو وتی ئەگەر بێت و بەرمیلی نەوت ببێ بە $100 قەیرانە دارایەکان چارەسەر نابن.
لەبەرەوەیە کە موچەخۆران هیچ متمانەیەکیان بە دەسەڵاتی هەرێمی کوردستان نەماوە زائیدەن لە ئێستاشە هەرخۆیان شەرعیەتیان نەماوە. بەڵێ باشە لەسەر برگەی ئەو برگەی کە لە پرۆژه یاسای بودجە پێشنیار کراوە لە سادەی پاشەکەوت بۆ فەرمانبەران و مامۆستایانی هەرێم گەڕێتەوە هەندێک لایەن دەسەڵات دژایەتی ئەم خاڵەیانە کرد هۆکاری دژایەتیان بۆم خاڵە چی؟ وڵی لەبەرەوەی بابەتی پاشەکەوتەکە بە بەرنامە کراوە یعنی ئەگەر تەماشاکەین لە 2014ەوە بۆ ئێستا بەپێی راپۆرتێکی درە و میدیا نزیکەی 30 میلیارد دلار لە داهاتی هەرێمی کوردستان کورتی هێناوە ئەمە بە بەرنامە براوە لەبەر ئەوە کە بە بەرنامەش برابێ ئەگەر هێزێکی گەورە نەبێ ئەمە ناگەڕێتەوە یعنی ئەگەر بە زمانێکی قسە بکەین تاڵان کراوە ئەوەی تاڵانیش لە دزیجی هاکاتەوەیە کە چاڵانی بە هێزێکی زۆرەکرێ و بە ئاشکرا بۆیە پێویستی بە هێزێکی زۆرە لەبەرەوە ئەوان بە دڵنیاییەوە جایەتەوەکەن کە لە سادەیەکە بگەڕێتەوە. ئەم جەنابەت لەسەر هۆکاری گردنەوەی ئەمڕۆی مامۆستایان و فەرمانبەران لێرە بۆچی وڵی بۆ داواکردن دەست پێکردنەوەی پلە بەرزکردنەوەی مامۆستایان و ئەو پاشەکەوتەی کەوا ڕێژەی دیاری کراوە هەرچەند کەمە چونکە داهاتی ناوخۆ پێم خۆش بوو حکوومەتی عێراق سەرپەرشتی بکە چونکە ئەو پارەیە نادیارە لای هاوڵاتیان بۆیە هیوادارم حکوومەتی عێراق بێتە دەنگ چونکە ئەو پارەی داهات ناخۆی بەشی لەوە تێ برم بەشی هەموو موچەخۆرانی کوردستانش بکات. هۆکار چی ئێستا بەشێکی زۆر لە مامۆستایان و فەرمانبەران خواستیانەوەی موچەکان ئەم بچێتە سەر بەغدا نانیوە لەسەر هەرێم وەڵی ئێمە باوەڕمان بەو حکوومەتە نەماوە ڕاستی هەر تاکێکی کۆمەڵ ئەو کوردەواریە باوەڕی بۆ حکوومەتە ناوە هیوادارین لیژنیەکی بەتایبەت لە حکوومەتی عێراق پێک بێندرێت بۆ دابشکردنی موچە بۆ مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان. سەبارەت بەو خاڵەی پرۆژه یاسای بودجە کە گەڕانەوەی پاشەکەوتە هەندێک لایەنی دەسەڵات دژایەتیم خاڵیانە کرد ئێوە وەکو فەرمانبەران و مامۆستایان لەسەرم دژایەتی هەڵەن چی؟ وەڵی ئەمە دژایەتی بەڕێی من بۆ ئەوەیە کە جیرفان پڕکردنی سەرکردەکانی خۆیانە هیچی تر نییە. وڵا لەبەر ئەوەیە هەمە هاتوونەتە ئێرە کە دڵ بدێ لەسەر بڕگەی گەڕانەوەی پاشەکەوتی موچە اینجا کە ئێمە حەزەکەین کە بچینە سەربەغا بۆی ئێمە ژەکاتی خۆیان موچەمان پێ بدرێ نەک دوومان جارێت چل ڕۆژارێک بە مەزاجی خۆیان موچەمان پێ بن کەی تااقەتیان و بوو مەبیەن و کەیش تااقەتیان بڵێن پارە نییە. بەشێک لە مامۆستایانی چالاکوان لێرە باسی لەوە کرد کە سەردانی کۆمەڵێک بەرپرسی عێراقیان کردو هۆکار چییە؟ مامۆستایان و فەرمانبەرانی هەرێم پەنا بۆ بەرپرسە عێراقیەکانە بن ئێستا بۆ گەڕانەوەی مافەکانی. وڵا لەبەرەوەی ئەوانەی کوردستان ئومێدمانە پێیان نەماوە ئیش بۆ ئێمە ناکەن ئیش بۆ حکوومەتەکەن. نەبوونی متمانەی وای کردو ئێستا؟ متمانەمان هەر پێیان نییە بە هیچ شێوەیە. لە سەر بڕگەی پاشەکەوتی موچە لە پرۆژه یاسای بودجەیە هەندێک لایەن دژایەتی ئەو بڕگەیان کرد بوو کە گەڕانەوەی پاشەکەوتەکەیە لەسەر ئەو دژایەتی هەڵەن چی؟ هۆکار چییە؟ هەرێم دژایەتی ئەم بڕگەیە. هۆکارەکەی ئەوەیە نایەنێ ئەو پاشەکەوت ئەوانیانێ بیخۆن مافی خەڵکە و بیخۆن بۆیە دژایەتیەکەن مافی خۆمانە لێ بێدەم نابین و ئەمانەوێت. مامۆستا سڵاوت لێبێ هۆکاری گردنەوەی ئیمڕۆتان لێرە چی بوو و هۆکار چییە زۆرینەی مامۆستایان و فەرمانبەران ئێستا خواستیان وای لێ هاتووە موچیان بچێتە سەر بەغدا و لەسەر هەرێم نەمێن. گردبوونەوەی ئەمڕۆ لێرە بۆ بەیانکردنی ئەو هەوڵە بوو کە لە هەفتەی ڕابردوو لە ئەمە دوو جار نوێنەری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی کە چوونەتە بەغا و ڕێگەی بەغاما گرتووەتە بەر لە 2020ەوە ڕاستڕ بڵێن ئێمە بەغا بە چارەسەرە زانین لەبەرەوەی کە لێرە لە دەرگای هەموو دامودەزەکانمان داوە حکوومەتی هەرێم گوێنادا بە هیچ داواکاریەکی هاوڵاتیان بەتایبەت مامۆستایان و فەرمانبەران و تاکە چارەسەریش کە ئێستا حکوومەتی هەرێم خۆی گەڕاوەتەوە بۆی بریتە لە بەغا چونکە پێمان وایە بودجە و هەرچی داهات هەیە ئەبێت تەسلیمی بەغا بکرێەوە لە بەغاوە جارێکی کە سەرفیات و یاخود خەرجەکان بۆ هاوڵاتیان و موچەی فەرمانبەران و مامۆستایان بگەڕێتەوە بۆیان. بەشێک لە مامۆستایان باسییان لەوە کرد کە چوون بۆ لای بەرپرسێکی عێراقی سەبارەت بە مافەکانیان کە بگەڕێتەوە هۆکار چییە؟ فەرمانبەری هەرێم پەنا ببات بۆ بەرپرسێکی عێراقی ینی بەرپرسانی هەرێم داواکانی خۆی نەگەێنێت بەوە. ئێمە پێشتر لە 2015ەوە چالاکی و خۆپیشاندانەکانی مامۆستایان لە هەموو دەرگاکانی هەرێمان داوە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێم بێباکە گوێنادە بە مافەکانمان گوێمانە بە داخوازەکانمان گوێنادە بە خواستەکانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان
و ئێستا ئەبینین کە چارەسەرەکان لە بەغایە بۆیە لە 2020ەوە ڕێڕەوی داواکاریەکەمان گۆڕێەوە بۆ بەغا پێمان وابێ ئەبێ لە ڕێگای حکوومەتی ناوەندەوە فشار لە دەسەڵاتی هەرێم بکرێت چکە دەسەڵاتی هەرێم لێرە گوێ بە یاسا و ڕێستاکان نادا بۆی ئەبێت لە بەغاو لە ناوەندەوە فشار بکرێت دەسەڵاتی هەرێم بۆی پابند بێ ملکەز بێ بە خواستەکانی مامۆستایان و موچەخۆران و فەرمانبەران بە بڕگەی پاشەکەوتی موچە هەندێک لایانی دەسەڵات دژایەتی و بڕگیانە کرد کە پاشەکەوت بگەڕێتەوە بۆ فەرمانبەرانی هەرێم هۆکاری دژایەتی بۆ چێگەڕێنەوەیەوە دەسەڵات نەک هەر دژایەتی پاشەکەوت دەکات دژایەتی هەموو هاوڵاتیانەکە دژایەتی هەموو فەرمانبەران و مامۆستایانەکە پاشەکەوت مۆرێکی ڕەشە بە نێوچەوانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پاشەکەوت قەرزێکە لە هاوڵاتیان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان قەرزی مامۆستا و فەرمانبەران و موچەخۆرانە ئەوێ بدرێتەوە بۆیە حکوومەتی هەرێم بە دژایەتەکەی لەوایە کە ئەمە نەبێ بە یاسا نەبێ بە ماڵ بەسەریەوە سازشی دنیا ئەکەن بۆ بەغا ئامادەن کاکە وەکو لە سۆشیال میدیا بڵاو کراوەتەوە ئەندامانی لیژنەی دارایی شوقە و عەرزە و خانوو پارەی دنیایان ئەدەنێ بەڵام ئامادەنین مافەکان بۆ بە هاوڵاتیان بژێڕنەوە یاخود ئەو موچانەی کە دەستیان بەسەرا گرتووە کە ڕاستتر بڵێن دزراوە لە گیرفانی موچەخۆران بە ناوی پاشەکەوت و لێبڕوونی خۆ گونجاندن ئامادەنین 250 بژێڕنەوە بۆ چێ بۆ گیرفانی فەرمانبەران و موچەخۆران بەڵام ئەبێ ئێمە فشار بکەین چونکە ڕێگای بەغا تاکە ڕێگای و چارەسەر ئەبێ هەموو فشارەکان بۆ ئەوێ بۆی حکوومەتی ناوەند فشار بکە لە حکوومەتی هەرێم پابندی کە بە دانەوەی پاشەکەوتی موچە دزراوەکان و موچەکانی داهاتوشمان. جەنابتان هۆکاریم ئەوم پێ بڵێن کۆبنەوەی ئەمڕۆتان بۆچی بوو و بۆچی ئێستا خواستی زۆربەی مامۆستایان و فەرمانبەرانی هەرێمەوەیە موچیان بچێتە سەر بەغدا ئەمە بۆ چێگەڕێت کاکە لەبەرەوەی ئەم حکوومەتە زوڵمە لێەکە مامۆستای خۆیەتی مۆزەفی خۆیەتی فەرمانبەری خۆیەتی حەقەکەی نایەتێ بۆیە خەڵق داواکە بچێتە ئینا کەس پێی خۆش نییە ئەگەر ئەمە حکوومەتێکی باشت هەبێ و ئەمانە تۆ حەق و ئیمتیازاتی خۆتی باتێ کەس حەز ناکە بچێتە سەر بەغا بەس ئەم حکوومەتە بەس بۆی گیرفانی خۆیانە بەس کۆمەڵێ مافیا و چەتە و ئەمانە بۆ خۆیان و تەواو هیچ تر نییە سەردانی بەرپرسانی هەرێمتان کردووە بۆ ئەم حاڵەتە ینی جوابیان کاکە نەک جارێک دەیان جار سەدان جار ڕێپێوان بە یاداش بە هەموو شتێک یاومان نیە ئەوانە گوێ ناگرن هەر بە خاڵیشانە نایە بەڵە ئارەوەڵا هیچ هەرڵن باشە بەسەر چاوبەز ێسا وەس ئیداراییمان باش نییە و ئیشەڵا بۆ دوایی لەم حکوومەتە تازا هەر ئەوەش نەما ئارەوەڵا سەبارەت بە بڕگەی پاشەکەوت لە پرۆژە یاسای بودجەیە کە پێشنیار کراوە سەتادەی بگەڕێتەوە بۆ مامۆستایان و فەرمانبەران هەندێک لە حیزبەکانی دەسەڵات دژایەتیم خاڵەکەن هۆکاریم دژایەتی بۆ چێگەڕێت کاکە گیان نەوتەکان لەدەست نەماوە ئەم هەموو مەقەڕات و ئەم هەموو ئەندام و لایەنگرانی خۆیان بەچی بژێنن نانهەیە ئەو پارە بنەوە ئانەوێ هەر چۆنێک بێت لە گیرفانی خۆیان لە ئەڵقەلەیەکانی خۆیانە سەرفیکەن بۆی هیچ دەبێ لەم دەنگانە ڕێژەی کورسیەکانیان هەر سفر نەبێت تۆزە شتێ کورسی بەدەست بێنەوەوانە هەر ئەوەیە هیچ تر نییە تاکەی بەردەوام لەم ئەو کاتەی حەقەکانی خۆمان وەرەگرین بەردەوامەبی یعنی ئینکاری لێ ناکرێ ئەوە شتێک نییە ئەم حکوومەتە یا ئەو حکوومەتی تر هەتا دوایین حکوومەت بێ ئێمە لە مافی خۆمان خۆش نابێت هۆکار چییە خواستی مامۆستا و فەرمانبەر وای لێ هاتووە بەسەر هەرێمە باز بدا بچێت موشەی بچێتە سەر بەغدا ئەمە بۆ چێگەڕێتەوە بۆ ئەو زوڵمەی کە لە هەرێمی کوردستانە بەرامبەر بە مامۆستا و موچەخۆرانەکرێ لە دواکەوتن و بڕینی موچەکانیان وە لە ئەو پێنەدانی ئەو بڵین ماف بەڵێ پلە بەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆستایان کە ئەمە حەقێکی خۆیانە بەڕاستی ئەوە چەند ساڵە پلە بەرزکردنەوە وەساوە و بە ئارزوی خۆیان موچە بڵین ئەگەر بیانوێ ئەی بڕن چەندێکیان بێ ئەی بڕن ئەمانە هەموو ینی ئەم هۆکارانە هەن بۆیە کە ئینا کەس حەز ناکات لە حکوومەتی کوردی خۆی ڕاکات و کەس دوژمنی حکوومەتی کوردی خۆی نییە بەڵکو هەمووی دڵسۆزە بەڵام سەرکردەکان بەداخەوە دڵسۆزی میلەتەکەی خۆیان نییە ساری بەشێک لە مامۆستایان باسییان لەوە کرد کە لە ماوەی ڕابردووە سەردانی بەرپرسە عێراقیەکانیان کردووە بۆ بەجەسێنانی مافەکانیان بۆچی وای لە هاتووە سەردانی بەرپرسی عێراقی بکرێ بۆی مافی مامۆستایەکی کورد فەرمانبەرێکی کورد بگەڕێنێتەوە بەسەر بەرپرسانی هەرێما ینی پەنانەمەیت بۆوان ئەمە بۆ چێگەڕێت ئەخر زوڵمەکە بەرپرسانی هەرێمەیکە تۆ ڕووی وەلای کیە ڕۆیشتوین چەندێک لێرە چەند ساڵ لێرە خۆ پیشانتان کراوە نەڕزایی دەربڕاوە هیچ وەڵامێک نەبووە بۆیە کەسەی فەرمانبەران و مامۆستایانی بەغاکەی ناوەندەکەی ئەوان حەق و مافەکانی خۆیان پێدرێ
ناچار تۆش بێ بڵێ با منیش بێمە بخرێنە سەر ئێوە بۆی ئێمەش حەق و مافەکانمان ئێوە کە کوردین بماندنێ. ئێستا لە پرۆژیاسی بودجە پێشنیاری خاڵێک کرا و گەڕانەوە لە سادەی پاشەکەوتی موچەیە. هەندێک حیزبی دەسەڵات دژایەتی ئەم بڕگەیە کات کە لە سادەی موچەی پاشەکەوت کراوی بۆ بگەڕێنەوە. هۆکاری ئەم دژایەتی بۆچی ئەگەڕێتەوە؟ ئەی طبعاً ئەوان کە بڕیوانە مەبەستەوە بۆ کە نەیدەنەوە ئێستا کە دوژمنی ئەوەن کە بدرێتەوە تەمان ئەوان زەرریانە لە دزیەکانیان لە ئەو زوڵمانی کە کردویانە و پارانی کە پاشەکەوتیان کردو تەمان بێ بیدەنەوە. ئێستا ئەوان هەمیشە کە پارەشیان بۆ هەرڵێ ناتوانین موچە بین. جا ئێستا بە حسابی خۆیان ناتوان پاشەکەوتەکە بنەوە کە ئەوش مەبلەغێکی زۆرەکە. وڵی ئوساجیان بەڕاستی ئێمە لە ماوەی ڕابردووە ئەبینی کە ئێمە لە 2014 لەسەر شەقامین و ژیان و گوزەرانێکی خراپمان هەیە و بەدەیان کێشەی کۆمەڵایەتی و بەڕاستی کێشەی ترا تێپەڕی. ئێمە کە ڕوومان لە بەغا کردووە هەوڵەن من عێراقیم کە ڕووم لە بەغا نەکردیان ئەوان خۆیان بە دەستور عێراقی ئەمەیان چەسپاندووە لەسەر عێراق و ئێمە هەرێمێکی ئەنی ئەمەیان بە نەبێتە تاوان. بەڵام کە من دێم داواکاریەک لە تۆ ئەەکەم و ئەم داواکاریم چەند جار دووبارە ئەبێتەوە تۆ بۆم ناکەی ئەبێ من چی بکەم ینی ئێمە لە ماوەی ڕابردووە وەڵی 103 دانە خۆپشاندانمان کردووە سێ خۆپشاندان کرد سێ خۆپشاندان کەەوەی ئاگدارم تا کوێستا کراوە هاوارمان کردووە ئازارمان زیاتر مەدەن ئێمە هاوڵاتی خۆتان بین ئێمە هاوڵاتی بین کە ئەنفالمان داوە کە چی بیاباران کراوین کە خزمەتمان کردوون کە ئێوەمان هێناوەتە ئێرە. بارحاڵ ئێستا لە بارودۆخەکان کە ئێمە هاتوینەتەوە دامەزراوەیەکمان لەم دامەزراوە داوای خۆتکای خۆمان کردووە و دەیان جار بەیاننامە و وەڵا بڵام سەدان ئاشکرێ بڵام سەدانش داواکاریمان هەبووە داوامان کردووە کە تکاتان لە یەکەین هیچ کە ئێمە ئازار مەدەن. سبب چییە کە من موچەکەم لە 400 ملیارەکە دێ لە بەغاوە تۆ نێنی بەڕێک و پێچی بەسەرنا تەوزەیەکی ئێکاکە ئەو خەڵکە ماڵ و مناڵ تۆ ئیمتیازیت گرتووە سەرە موچەیت گرتووە تەرفیع و علاوەیە وەستاوە موچەکەی نادێ کابرا کرێت چییە ماڵ و مناڵی هەیە کام قوڕە با بەسەریە ئێخ بەڕاستی ئەمە واقعان ینی با ئێمە لە وەک چۆنەڵێ لە هێنگە با لە هێنگە زۆنا تێپەڕی بەڕاستی تۆ چی لەگەڵ کەسێکاکەی کە 4-5 مناڵی هەیە و کرێت چییە تۆ چی لەگەڵ کەسێکاکەی کە ئەمە ژن و مناڵ نەبوونی نازانێت تۆ من ناکرێت بڵێ سەبارەت بە بڕگەی پرۆژیاسی بودجە کە گەڕانەوەی سەتادەی پاشەکەوتە هەندێک حیزبی دەسەڵات دژایەتیم بڕگەیانە کرد کە موچەی پاشەکەوت کرات لە سادەی بگەڕێتەوە بۆ فەرمانبەر هۆکاریم دژایەتی بۆچی ئەگەڕێتەوە بۆ دژایەتی ئەوە کرێ حەقێکی فەرمانبەری هەرێم بگەڕێتەوە بۆم فەرمانبەرە. وڵی خۆ پرسیارە یەکەم جاربال لە هەر نییە ئەوانە لە خۆمانی بکەین بڵین ئەی ئەو کەسەی من تەسخیم بۆ دای لە وڵاتەیە هەرچی گەرم تاڵ و ساری چێشتم ئەو کەسی ساڵە کارەبام لێ کوشتێنیەوە بە زستان جەستە خستەی دەردی سەرمام بە هاوینش دڵشکستەی بەردی گەرمام ئێکاچی من تۆ بۆچی لە سادە ئەکاتە 45 ساڵ کە من وەری ئەگەرموانی من نەماوم لەسەرم زەویەیە 25 ژیان بۆ خۆتان نەگەڕێتەوە بۆ تۆ ڕازینی ئەو موچەی کە من فەوتاوە کاکە فەوتاوە خۆ عیشەڵە درۆ ناکەین ئێکە فەوتاوە تۆ بۆچی ڕێگە نادەی حکوومەتی عراقی کە پارەی تۆ نییە بمانداتەوە والله خۆ پرسیارەکە خۆی سەر ینی پرسیارێکە کە بەڕاستی میتافیزیقی جواب نادرێتەوە چونکە ئایا تۆ بۆچی ڕازینی ئەی دۆستەکەم بۆ ڕازینی دوژمنەکەم بمداتەوە بۆچی پێت خۆشیە من ژیانم ئارام بێ بۆچی تۆ بەرمی لە ساڵ 5 ساڵە بەرمی لە نوتمەی ئەڵی داربڕنیش قەدەغەیە بۆچی تۆ ئەو هاوڵاتیە جوانەی خۆت کە ڕۆژگەلێک ئەلێرە باوەڕکە ئەلێ و مەکتەبەیە نەشیدی وەتەنیمان ومان لەگەڵەکەی ینی خۆ ئێستا پرسیارە جوابی نییە بەڕاستی چوزانم ینی تۆ ئێستا کوردێکی بەی بەسەرمە عاربێ بڵێ وای لێمەکە وەڵی چوزان بە قورئان و پرسیارە خۆ وەڵامی نییە من پرسیار لە تۆکەم ئەرێ وەڵام بەرەوە کاکە تۆ بۆچی 2 شار 3 شاری جوانت لە بەردەستایە ئەم هەموو داهاتەی هەیە ئەم هەموو شتەی هەیە بۆ هاوڵاتی خۆ دوا لێ کرد بۆ واد لێ کرد کە بڵێ کاکە مردن لەکوێ ژیان کوشتمی کاک مامۆستا سڵاوت لێ بێ پێم بڵێ هۆکار چییە مامۆسایان و فەرمانبەران ئێستا خواستیانەوەی موچەکانیان لەسەر هەرێم نەمێنێ بەغدا پێیان بدا لەبەرەوەی چەند ساڵە لە 2014 ئێمە موچەمانە خورێ پاشەکەوت دەکرێت لێی ئەبڕێ دوا ئەکەوێ 45 ڕۆژ جارێک 42 ڕۆژ جارێک ئیتر هۆکارەکەی ئەوەیە پلە بەرزکردنەوەیان ڕاگرتۆ چەند ساڵە ئیتر ئەوەی کەوا بینراوە دۆخ و باری ژیانی هاوڵاتیان و موچەخۆران بە تایبەتی
حاڵێکی باشیان نییە بەڕاستی لەبەر ئەو هەموو گرانیە جاباجێکی زۆر خراوەتەوە حاڵی کارەبای و حاڵی کامێرەیە کە ئیبینیت ئیتر هەموو شتەکان باریژیانیان قورس کردووە. باشە مامۆستا ئێستا بینیمان بەشێک لە مامۆستایان باسییانەوە کرد لە گردبوونەوەکە پەنایان بردو بۆی چەند بەرپرسێکی عێراقی مافیان بۆ بگەڕنەوە هۆکار چییە پەنا بۆ بەرپرسی عێراقیە برێت بۆی مافی فەرمانبەرێکی هەرێمی کوردستان بەرەوەی چەند ساڵە ئەمان غەیری دزی زیاتر هیچ شتێکی کەمان لەمان نەبینی حد لەوەتەی هەم زۆڵمان لێکەن لەبەرەوە ناچارین پەنابەرین بۆ غەیری کورد بەڕاستی ئێمەش ئومێدەوارین ئەم ئەندام پەرلەمانانەی کە لە بەغان هەوڵی خۆیان بن ئەو ئەرکە بەرپرسیارەتی کە لەسەر شانیانە ئەو سوێنە یاسایی کە خواردویانە ئێستا کاتی جێبەجێکردنیەتی و هەوڵمان بۆ بن پلە بەرزکردنەوە و دوانە کەوتنی موچە و پاشە کەوتی موچە ئەوانەمان بەشکم بۆ بگەڕێنەوە ئومێدەوارین ئیشەڵڵا شتێکمان بۆ بکەن. ئای هۆکارەکە خۆی من بە شتێکی باشی نازانم ئەمەیکە ئێستا کراوە لە گەڵ حکوومەتی عێراق و بەم شێوازە کۆمەڵێکی خۆمان هانایان بۆ ئەوان بردووە بەڵام هۆکارەکە گەندەڵی ئەم 32 ساڵەیە کە حکوومەت و حیزبەکان کردویانە بێ ئاگابوون لە وەزعی خەڵک ئەم وەزعی بۆ خەڵقاندویانە خەڵک تەواو بێئەمەل بوون لە بێئەمەلی خۆیان دەستیان بۆ شتێکی زۆر هەڵە بردو ئەمە سڕینەوەی مۆرشینەتەوەی کووردە جارێکی تر وەکو من وای بینم وەکو سەردەمی بەعس کە کۆمەڵێکمان هانایانە بردو ئەمە هەنگاوی تریشی بەدوایەت بەڕاستی وەکو وتم وەکو سەردەمی بەعس ماوەیەکی تر چەند لایەن وینێکی عەرەب و حکوومەتی عێراقی ئەتوانن هێز و فەوج و شت بکەن لەناو خۆمانە و بەتەواوی دەستگرن بەسەر کوردستانە. مامۆستا ئەمڕۆ بەشێک لە مامۆستایان و فەرمانبەران کۆبوونەوە لە بەردەم نووسینگەی پەرلەمانی عێراق لە سلێمانی هۆکاری گردبوونەوە کەم بۆچی بوو؟ وڵای ئەم گردبوونەی کە لێرە کرا پێشووتر بکرایە و لەم حیزبانە و لەم حکوومەتی خۆمانمان قبول نەکرایە لەناو خۆمانە هەر شتێکمان کردە باشتر بوو بەڕاستی ئەڵێن دوو حیزبی سەرەکی من ئەڵێم هەر 5 حیزبەکە و ئەم ئۆپۆزیسیۆنانیش کە دروست بوون بەناو ئۆپۆزیسیۆن و هەرێکیان با بە شێوازێکین بیڵێن بازاڕین و بەدەست شوێنێکۆن باشتروا بوو لە خۆمە لەناو خۆمانە لە حیزب و حکوومەتەکانی خۆمانمان قبول نەکرێ ئەم لۆبیەی کە ئێستاە بۆ سەر حکوومەتی عێراق و پەنادان بە حکوومەتی عێراق و لەناو خۆمانە بمان کردای و لێمان قبول نەکردنە زۆر لەوە باشتر بوو کە پەنابین بۆ شوێنێکی تر و بۆ قەومێکی تر و هەر قەومێک ئەگەر مۆرشی نەتەوایەتی خۆی سڕیوە باوەڕم پێ بکە لە نەمانایە و ئەم قوارە بچووکەیە ئەوش لە ناوچوونە تاپان سەبەبی سەرەکی پارتی وێکێتی و گۆڕان و ئەم حیزبانن کە هەن بەینی سەبەبی دووەمیش ناچاری خەڵکەکەیە کە وای کردووە پەنابین بۆ حکوومەتی عێراق. بڕگەی بودجە کە باسی گەڕانەوە سەتا دەی موشەی پاشەکەوتکراوی مامۆستا و فەرمانبەری هەرێمەکان لەلایەن هەندێک لایەنەوە دژایەتی ئەکرێ هۆکاری دژایەتی بۆ ئەم بڕگەیە چییە ئەوەندە بەلایەنەوە قورسەکە ئەم موچە پاشەکەوتکراوانە بگەڕێتەوە بۆچی دژایەتی ئەکرێت؟ وڵای لە ئێسایەوە ڕاستیە وەکو جارانی پێشوون نەوت نەماوە نەوتین کراوە چەند قەراری تریش بە دوای ئەمایە دژایەتی کردنەکەی بۆ ئەوەی ئەوان چەند ساڵێکە بە خۆ سەری و بە بێگەڕانەوە بۆ هیچ کەس و لایەنێک داهاتی ژێرخان و سەرخانی ئەم وڵاتیان قۆرەخ کردو بۆ کۆمەڵە کەسانێک و بۆ کۆمەڵە کەسی مەحدود و ناچاری مامۆسایان و فەرمانبەران و خەڵکان کە خۆیان بە دڵسۆزەزانن وایان کردووە لە حیزبەکان خراپترکەن بەرامبەر بەنەتەوەی کورد ئەو ئێستش ئەم بوون بە 2 بەش و 3 بەش و 4 بەشەوە ئێستا نزیکی بوون بە 5 بەشەوە هەر لایەنێک بینی خۆی ئەگەر یەکگرتو نەبن باوەڕم پێ بکە هەمووشیان این بن لەسەر گەڕانەوەی موچە نەموچە ئەگەڕێتەوە قەت ئەبین بە ساحێبی کیان و ژیانی خۆمان. بەڕێزانەوەی کە بینیتان گردبوونەوەی مامۆسایان و فەرمانبەران بوو لە نووسینگەی پەرلەمانی عێراق ئەوان باسییان لەوە کرد هۆکاریەوەی کە مامۆستایان فەرمانبەران خواستیانەوەی موچیان بچێتە سەر بەغدا ئەو هەموو زوڵم و نادادپەروەرەیە کە لە فەرمانبەرانی هەرێم کراوە بەشێکی زۆر لە موچەکانیان نەدراوەتێ بەشێکی پاشەکەوت کراوە بەشێکی لێپراوە ئەمە هۆکار بۆ ئەوەی ئەوان پەنابرن بۆ بەغدا بۆ بەرپرسە عێراقیەکان تا داوای گەڕانەوەی مافەکانیان بکەن هەروەها باسییان لەوە کرد کە هەندێک لایەنەی دەسەڵات دژایەتی گەڕانەوەی موچە پاشەکەوت کراوەکانەکەن کە ڕەنگە هۆکارەکە وە بێ ئێستا وەکو جاران ناتوانن ئەو بڕەپارەی کە دێتە هەرێم بە ئارزوی خۆیان تەخشان پەخشانی پێ بکەن بۆیە دژایەتی ئەو بڕگەیشەکەن بۆیە هیوادار بوون هەموو لایەنانەی کە خۆیان بە خاوەنی خەڵکی هەرێمی کوردستان دەزانن لە بەغدا داواکاریان بۆ موچە و شایستەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان زیاتر دووپات بکەنەوە گرنگی پێ بدەن و سوور بن لەسەرەوەی هەتاوەکو مافەکانی مامۆستایان و فەرمانبەران ئەگەڕێتەوە. بەنامەیەم جارەمان پێشکەشکردن
تا بەرنامەیەکتر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان نسپێرم خواتان لەگەڵ.